الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه برایان و خوشکانی ئیماندار سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک پیرۆزبایی هاتنی مانگی بەرەکەت و ڕەحمەت و لێخۆشبوونی خوای پەروەردگار لە هەموو لایەکەکەم خوای پەروەردگار ئەم مانگە لە هەموو لایەک پیرۆزکە بیکا بەمایی لابردنی ئازار و ناڕەحەتی و خەم و پەژارەکانمان چارەسەری نەخۆشیەکانمان خوای پەروەردگار نەهامەتیەکان لەسەر ئێمە و هەموو میلەتانی موسڵمان هەڵگرێ ئینشاء الله ڕەحم بە دنیا و قیامەتی هەموو لایەک بکە. خۆشەویستان ئەم مانگە میوانێکی خوای پەروەردگارە، مەوسیمێکی ڕەحمەت و بەخشندەی خوای پەروەردگارە. ئەم مانگەیەکێکە لە پیرۆزترین مانگەکانی ساڵ کە مانگەکانی ساڵ لە مانگی ڕەمەزان پیرۆزتریان تیانە، لەبەرەوەی پیرۆزترین دێمین شەوی ساڵی تایە، لەبەرەوەی شەوی لەیلەتل قەدری تایە. لەم مانگەیە خوای پەروەردگار کتێبە ئاسمانیەکانی ناردۆتە خوارەوە. خوای پەروەردگار کە باسی قورئانی ژەکا فەرمێ شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. من پێم خۆش بوو پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو لایەک بکەم و کۆمەڵێک پەیامی کورد عەرزی بەڕێستان بکەم کە ئێمە چی بکەین بۆ ئەم مانگە، لەم مانگەیە چی پێویستەکە ئێمە بیکەین بۆەوەی لەم مانگەیە بەخشندەیی لێخۆشبوونی خوای پەروەردگار بەدەستبێنین. بەڕێزان، خەڵی یەکەم گرنگە پێشەوەی داخلی ئەم مانگەمی تۆبە بکەین لە هەموو گوناهەکانمان، بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، مەرجەکانی تۆبە لە خۆمانە جێبەجێ بکەین، لەبەرخوا باز لە تاوانەکان بێنین، لەبەرخوا گردنی خۆمان بۆ کەسانی زوڵممان لێکردون، ناحەقیمان بەرامبەرکردون، مافمان خواردون، مافەکانیان بۆ بگەڕینەوە، گردنی خۆمانیان پێ ئازاکەین، پەیوەندی نێوان خۆمان و خوا، پەیوەندی نێوان خۆمان و خەڵک چاکەین. ببین بە ئیماندارێکی تەندروست ئەم هەلەی دەست ئێمە کەوت بەڕێزان، دەست سەدەها هەزار مسڵمان نەکەوت کە لەم ساڵەیە بەجێیان هێشتین. ئێستا پەروەردگار هەلێکی داوە بە ئێمە، ڕەمەزانێکی تری بە قیسمەت کردین. ئەم ڕەمەزانانە پەروەردگار بەڵێنی لێخۆشبوون ئەدا بە ئیماندەر، نەک جارێک دێها جار خوای پەروەردگار بەڵێن نەدا کە لە تاوانەکانمان خۆشە بێ، بەڵام بە مەرجێک ئێمە بۆ یەک جار لەبەر خوای پەروەردگار دەست لە تاوانەکانمان هەڵگرین، جارێککە نەگەڕینەوە سەر ئەو تاوانانەی کە پێشتر کردومانە. خاڵێکی تر بەڕێزان، گرنگ ئەوەی ئێمە لە ڕەمەزانە باتین و زاهیرمان لەگەڵ خوا ڕاست بێ. ئێمە چۆن ئەڵین زمانمان بەڕۆژووە، گەدەمان بەڕۆژووە، داوێنمان بەڕۆژووە، دڵمان با بەڕۆژوو بێ، چاومان بەڕۆژوو بێ، گوێمان بەڕۆژوو بێ، دەستمان بەڕۆژوو بێ، بەڕۆژوو بین لە حرام. ئێمە حرام نەکەین بەڕێزان. بۆچی؟ چونکە ئێمە خۆمان لە ڕەمەزانە لە حەڵاڵەکانیش ئەگرینەوە، خواردن و خواردنەوە کە حەڵاڵن نایەنکەین. ئەیکەواتە چۆن حرامەکانەکەین؟ عولەما ئەفەرمون ئەگەر ئینسان حرامی عەمدی کرد بەڕێزان ڕۆژەکەی بەتاڵەکاتەوە، چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. ئەگەر کەسێک وازی لە قسەی هەڵبەسترا و بوختان درۆ غیبەت نەهێنا، ئەفەرمێ خوای پەروەردگار پێویستی بەوە نییە کابرا دەست لە خواردن و خواردنەوە هەڵبگرێ. کەواتە با هەوڵ بدەین هەموو ئەندامەکانی جستەمان بەڕۆژوو بێ. ئێمە زۆر خۆمان ماندوو ئەکەین، زۆر خۆمان برسی ئەەکەین، گوناهە بە باسی خەڵک ڕۆژەکەمان بەسەر بەرین، گوناهە بە درۆ، گوناهە بە مامەڵی حرام. ئێمەی دوکاندار، ئێمەی بازرگان، ئێمەی خەڵکی شار پێویستەکان لەم مانگەیە چۆن خوا بەزەی خۆی ئەخاتەکار بۆ بەندەکانی ئێمەش بەزەی خۆمان بخەینەکار بۆ عەبدەکانی خوای پەروەردگار، ئاسانکاریان بۆ بکەین، شتیان لەسەر قورس نەکەین، نرخیان لەسەر گران نەکەین، نەبین بە ئەرکێکی قورس بەسەریانەوە. هەوڵ بدەین ئەو بەختەوەری و ئاسوودەیی لە خێزانەکانمانە هەیە، ئەو دەست بڵاوی و خواردن و خوانە ڕازاوایی هەمانە هەوڵ بدەین لە ماڵی هەموو هەژارەکانە دروستی بکەین، هەوڵ بدەین مضاعف بێ پاداشتەکانی ڕۆژەکانمان. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من فطر صائما، هەر کەسێ ڕۆژووی ڕۆژۆوانێک دابین بکە، یعنی ئەو کەسەی کە بە ڕۆژووە ئەگەر بتوانێت ئەم بەربانگەکەی بۆ دابین بکە، ئەفەرمێ خوای پەروەردگار ئەجری ڕۆژۆکەی ئەویش بۆ ئەم ئەنووسێ بەبێ ئەوەی لە ئەجری کەسی بە ڕۆژوو بوو کەسە هەژارەکە کەم بکاتەوە. کەواتە ئەمە شانسێکی گەورەیە بۆ هەمومان. با هەوڵ بدەین بەڕێزان گۆڕانکاری لە خۆمانە دروستکەین، هیچ معقولیەتێکی تیانی ئەم هەموو ڕەموزانە دێو دەڕوا ئێمە دوای ڕەمەزان دەچینەوە سەر کارەکانی خۆمان. لە ڕەمەزانە ئەو خوشکە بەڕێزانەمان کە لە چکەکەن دوای ڕەمەزان فڕی ئەدەنەوە، ئەو موسڵمانانەی دێنە مزگەوت ئالوودەی ماڵەکانی خوا ئەبن لە دوای ڕەمەزان نایەنەوە مزگەوت، ماڵەکانی خوا تەرگەکەن. ئەمە پێی ناوتێ گۆڕانکاری بەڕێزان. با گۆڕانکاریەکانمان ڕیشەیی بێ، با سەرانسەر بێ. خەڵکی تر با لە ئەحکامەکانی ڕۆژوو بزانین، لە ئێستاوە بپرسین ئەو شتانە چین کە باداشتی ڕۆژەکان کەم ئەکەنەوە، ئەو شتانە چین کە ڕۆژەکان بەتاڵەکەنەوە، ئەی ئەو شتانە چین کە فەزلیان زۆرە، ئەو شتانە چین کە خێری ڕۆژەکە چەند قا دەکاتەوە. بەڕێزان، یەکێک لەوانە شەوانی تەراویحە. ئەگەر خوا بە قسمەتی کرد مزگەوتەکان کرانەوە ئەمساڵ، ئەوە تەراویحەکانمان با بە جەماعەت بێ، هەوڵ بدەین لەگەڵ ئیمامی مزگەوت بمێنینەوە،
هەوڵ بدەین بەدڵ چۆن بە ڕۆژوو بووین ئاواش شەوەکانی ڕەمەزان شەوەکانی بە موسەلسەلات و دراما و سەیریکردنی یاری و سەیریکردنی گۆرانی بەسەر نەبین نا چۆن ڕۆژەکانی ڕۆژی عیبادەتە شەوەکانیشی شەوی عیبادەتە بەڕێزان خوای پەروەردگار لەم مانگە پیرۆزەیە لە هەموو ڕۆژێک لە ڕۆژەکانی ئەم مانگەیە کۆمەڵێک خەڵک ئازادەکا لە ئاگر ئیتر پەروەردگار هەرگیز نایان سووتێنێ پەروەردگار ئەمان و زەمانیان پێ ئەدا با هەوڵ بدەین ئەو کەسانە بین ناکرێت ئێمە ڕۆژۆکەی بە ڕۆژوو بین لە ڕۆژەکەیە بەڵام شەوەکەی خافڵ و بێئاگا بین لە دیکری خوانە با شەوەکەیشی خەریکی تەراویح و قیام و قورئان خوێندن بین ڕۆژەکەیشی سەرقاڵی پەرستش بین ئەم مانگە بەڕێزان بەخەو بەسەری مەبن بە دۆمینە و بە تاوڵە و بە کەفیتریا بەسەری مەبن نا لەم مانگەیە بەڕێزان ئەمە دەرگایەکی ڕەحمەتی پەروەردگارە ئەکرێتەوە با هەوڵ بدەین ئەم ڕەحمەتە وەربگرین با هەوڵ بدەین لەم ڕەحمەتە مستەفید بین ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوچاکان 6 مانگی کاملی ساڵ دوعایەنەکە دەپاران و ئەنو ئەی پەروەردگار بمانگەیەنە لە ڕەمەزان 6 مانگیش دوعایەنەکە دەیان و خوایە ڕەمەزانمان لێ قبوڵ بکەی ئێمە هەلێکی گەورەیە ئەم ڕەمەزانە کە لەوانەیە دووبارە نەبێتەوە لە تەمەنا چی ئەڵێ ئاخر ڕەمەزانی تەمەنمان نییە ئەوانەی پار ساڵ ڕەمەزانیان لەگەڵ کردوین ئێستا لەکوێن بەڕێزان ئێستا لە خاکان کەواتە ئەمە گرنگە ئێمە هەوڵ بدەین زۆرترین کردەوەی چاکی تا کۆبکەینەوە و تا بەدەست بێنین خاڵێکی کە بەڕێزان بۆ ئەو بەڕێزانی کە بە ڕۆژوو نابن بەڕێزەکانم ئەگەر بە ڕۆژوش نابن ئەگەر ڕێز لە پەیامەکە و میوانەکەی خوا ناگرن ئەلئەقڵ قیامەتی خۆتان کاول مەکەن لە بازاڕە بە ئاشکرا شت مەخۆن بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ كل أمتي معافى إلا المجاهرون ئەفەرمێ هەموو ئومەتی من سەلامەتە هەموو ئومەتی من جێی ئومێدی ڕەحمەتە إلا ئەوانە نەبێت کە بە ئاشکرا ئەکەن وتیان ئەی پێغەمبەری خوا کێن ئەوانی بە ئاشکرا ئەکەن فەرمی ئەوانی کە تاوانێکەکەن لە پەنهانە پەروەردگار بۆیان سەترەکە بەڵام خۆیان ئیعلانیەکەن خەڵکی خوا لەسەر خۆتان مەکەن بەشایەت زۆر ناشرینە بەڕێزان بە بەرچاوی خەڵکەوە بۆ مانگی ڕەمەزانە فیتی جگەرەتان بێ بۆ مانگی ڕەمەزانە شت ئەخۆن لە بازاڕە بە بەرچاوی خەڵکی ڕۆژەوانەوە ئەمە بێڕێزیکردنە یەکەم بەرامبەر بە خۆتان دووەم بەرامبەر بە خەڵک سێم بەرامبەر بە میوانەکەی پەروەردگار کە ڕەمەزانە لەبەرەوە ئەم کارە مەکەن بۆ ئەوەی کە تووشی گوناه نەبن ئەم کارە مەکەن بۆ ئەوەی تووشی حرام نەبن خەڵکی خوا لەسەر خۆتان مەکەن بە شایەت بە ڕۆژوو نابن لەوانەیە خوای پەروەردگار لێتان خۆش بێ بەڵام ئەگەر بێڕێزیتان کرد ئەگەر مجاهرەتان کرد ئەگەر هات و تەحەدای ئەمرەکەی خواتان کرد ئەو کاتە دڵنیا بن لەوەی عەذابی خوای پەروەردگار زۆر سەختە تەمەنی ئێوە هەروە درێژ نابێ بەڵام موڵکی خوا هەر بەردەوامە بێ ئەم میوانەی خوا ڕووی کردوێتە هەمومان پێویستە هەمومان ڕێزی لێ بگرین بەڕێزان خاڵێکی تر ئێمە ئاگامان لەوە بێ بەوەی کە خۆمان دوور بخەینەوە لە حرامەکان لە مانگە پیرۆزەیە بەڕێزان باوانز لە حرامەکان بێنین باواتێ نەگەین بەوەی حرامەکان ئەمرێک نین متعلق بن بە ئێمەوە نا حرامەکان ئەمرێکن متعلقن بە ئێمەوە ئێمە داوامان لێ کراوە بەوەی کە واز لە حرامەکان بێنین ظاهیر و باڵتینی خۆمان وەک یەک لێ بکەین بە عەزیمەتێکی بە قووەت تووڕەبوون هەڵچوون بە خەڵکا بە بیانوی ئەوەی بە ڕۆژووی ناڕەحەتی دەربڕین ئەمانە بەڕێزان تەرک بکەین ئەو بەڕێزانی کە خاوەن مەطعەمن خاوەن چەشخانن خاوەن کافێتریاکانن بەڕێزان لەم مانگەیە دای بخەن ڕزقی خوا بەم مانگە کەم ناکات دڵنیا بن ئەوەی پێیان ئەکەن لەم ڕەمەزانەیە پەروەردگار بە نەخۆشیەک ئەتوانێت دەقاتی ئەوەی پێیاتان کردو ئەوەی هەتانە لێتان وەربگرێتەوە بە بەڵایەک بە مقەدەرێک بەسەر خۆتان مناڵەکانتان ئۆتۆمبیلەکانتان بازرگانیەکانتان بێت پەروەردگار خێری ئەو مانگەتان لێ دەرئەکاتەوە لەبەرەوە کاری وا مەکەن ومێتان بە قاپی ڕەحمەتی خوا زۆر بێ پێتان وابێ ڕزق لای خوایە ئەم مانگە لەبەر خوا دەرگای مەطعەمەکانتان داخن با حکومەتی شتێکە بدا بەڕێزان ئێوە پێویستە ئێوە عەبدی خوا نیە عەبدی حکومەت ئێمە ئەمر خۆ لە خوا وەرەگریا لە حکومەت ئێمە ئەمر لە خوا وەرەگرین لەبەرەوە ئەم مانگە با بکەین بە مانگی عیبادەت با دەرگای مەطعەمەکانمان نەکەینەوە بێڕێزی بە ڕەمەزان نەکەین با هەوڵ بدەین هەمومان بەڕێزان ئێستا خوای پەروەردگار بارانی گرتوۆتەوە لێمان ئێستا ئێمە دەین بە ئاشکرا باسی خراپەکاری و هاوڕەگەزبازی و باسی بەدڕەوشتی ئەکەین لە وڵاتەیە ئێمە چۆن چاوەڕی ڕەحمی خوا بکەین لە کاتێکا ئێمە ڕەحم بە خۆمان ناکەین پەروەردگار پێمانە فەرمی وەلەو ئەن ئەهل القوڕى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ضمنيا بالنوي كعلماء أفرمون ما نزل بلاء إلا بذنب وما رفع إلا بتوبة هر بلايك بهوي تاواني خوما نويا خواي پروردگاریش لای نابا حتا تۆبە نەکەین لە تاوانەکانمان کەواتە بەڕێزان ئەم مانگە مانگێکی گەورەیە با ئێمە هەوڵ بدەین لەم مانگەیە بینی خۆمان و خوا بینی خۆمان و خەڵک چاکەین لەم مانگەیە گۆڕانێکی ڕێشەی یەکسەری لە خۆمانە دروستکەین
عهد بدەین بەخوای پروەردگار کە جارێکیکە مادەم پروەردگار بەم فەضڵە گەورەیە بەسەری کردینەوە بەم نیعمەتە گەورەیە بەسەری کردینەوە وعد بدەین لەمەودا بەندەیەکی سەرڕاست بین مردن بەڕێزان زۆر زۆر نزیکە لێمانەوە ئەم ساڵ ساڵێکی تر بۆ کوێ ئەچین تەمەن درێژ بۆ کێ ماوە کێ عمری هەبووە کێ بە ئەبەدی ماوە خوا دڵنەوایی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم فەرمێ وما جعلنا لبشر من قبلك الخلد ئەفەرمێ ئێمە تەمەنی درێژمان پێش تۆ بە کەس نەداوە هەمیشەییمان بە کەس نەداوە ئەفە ئین میتە فەهم الخالدون بڵی تۆ بمری تۆ خەڵکانێکی کە زیندوو بن خوای پەروەردگار لە باسی ئەم مانگەیە ئەفەرمی ئەیامەن معدودات چەند ڕۆژێکی زۆر کەمە بەڕێزان ئەمڕۆ کەتی ئەچی بەیانی سەیرەکەی کۆتایی هات ڕەمەزان بەیانی سەیرەکەی تەواو ئەم دەرگا گەورەی میهرەبانی و ڕەحمەتی خوایە داخرا لەسەرمان ئێمە ئیستیسمارمان نەکرد ئێمە سوودمان لێ نەبینی ئێمە تامی تاوانەکانمان ئەڕوا بەڵام سزاکەی ئەمێنێ ئەرک و ماندووبوونی تاعەت و پرستشەکانمان ئەڕوا بەڵام پاداشتەکەی ئەمێنێ با هەوڵ بدەین ڕەسیدێکی زۆر بۆ قیامەتی خۆمان تۆمارکەین من دووبارە پێزانینم هەیە پیرۆزباییم هەیە بۆ بەڕێستان خوای پەروەردگار سەرفراستان کە خوای پەروەردگار تۆفیقی هەموو لایەک بدا کە بەم مانگە بتوانین ڕەزامەندی خوا بەدەست بێنین لەم مانگە کە تەواومان کرد گەشتی بێتینە ئەو قۆناغە وەکو چۆن تازە لەدایک بوو بینەوە ئاوا بێ پەروەردگار ژەنگ و ژاری تاوانی دڵەکانمان ئینشا ئەڵڵا شۆردە بێتەوە و لە هەموو گوناهەکانمان خۆشبوو بێ و بەردەوامیمان پێ بدات لە دوای ڕەمەزان خوای گەورە پاداش پێ هەموو لایەک باتەوە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.